دا لە ناوەڕاستی سەدەی 19ەمەوە هەتا جەنگی یەکەمی جیهانی. ڕادیۆ دەنگی گەل دەنگی تۆی هاوڵاتیە. بیسەرانی هێژە ئەم کاتتان باش. ئەمڕۆ هەینی 26 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل کەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. خانەوادەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیانی دیکەی ئێمراڵی بە مەبەستی ئەنجامدانی دیدار لە ئێمراڵی داواکاریان پێشکەشی بەرپرسانی بۆرسا کرد. محەممەد ئۆجەلان برای ڕێبەری گەلی کورد و هەروەها مەزلومدینچی پارێزەری عەلی کونار برای عومەر خەیری کونار، پۆڵات یێلدەرم برای حامڵی یێلدەرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئاکتاش بۆ چاوپێکەوتن داواکاریان پێشکەش کرد. خانەوادەکان لە ڕێگای داواکاری کۆماری بورسا داواکاریان پێشکەش کرد تا سەردانی بەڕێوەبەرایەتی زیندانی ئێمراڵی بکەم. پەیوەندی ڕێبەر ئۆجەلان لەگەڵ جیهانی دەرەوەدا بە تەواوی پچراوە وەڵامی داواکاری پارێزەران و خانەوادەکەی بۆ ئەنجامی دیدار ڕەت دەکرێتەوە. دوای چەند مانگێک بە پارێزەران دەڵێن سزای دیسیپلینی بەسەردا سەپێنراوە. لە ساڵی 2021ەوە بە گشتی سێ مانگ جارێک سزای دیسیپلین بەسەر ڕێبەر ئۆجەلان و زیندانیانی دیکە ئێمراڵیدا سەپێنراوە و مافی بینینی خانەوادەکانیان پێڕەوا نابینن. ماوەی نزیک چل مانگە گۆشەگیریەکی توند لە دژی ڕێبەر ئۆجەلان بەڕێوە دەچێت و ڕێگە بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت سەردانی بکەن و دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. کۆتاجار لە 25 ئاداری ساڵی 2021 پەیوەندێکی تەلەفۆنی لە نێوان ڕێبەر ئۆجەلان و محەممەد ئۆجەلانی برایدا ڕێکخرا بەڵام هەر زوو تەلەفۆنەکە داخرایەوە و تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی تەندروستیەوە نازاندرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ئاماری چالاکیەکانی گەریلاکانی ئازادی لە دژی سوپای داگیرکەری تورک و هێرشەکانی ئەو دەوڵەتە داگیرکەرە بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە لە ڕۆژانی 24 و 25 تەموز گەریلاکانی هەپەگە و هێژاستار 6 چالاکیان لە دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخودانی سەری مەتینا و گۆلکای لە مەتینا و گردی جوودی و گردی ئامێدی لە زاب کریارەش لە هەفتانین ئەنجام داوە. ئاماژیان بەوەش کردووە بەهۆی ئەو چالاکیانەوە گورز لە دوو سنگەر وەشێنراوە و داگیرکەران ناچار بە پاشەکشەکراون و هەلیکۆپتەرێکی دەوڵەتی تورک کە دەیویست سەرباز دابەزێنێت ناچار بە دوورکەوتنەوە لە ناوچەکە کرا. هەروەها هەپەگە لە ڕاگەیاندراوەکەیدا بەم شێوەیە ئاماری هێرشەکانی دەوڵەتی تورکی خستوەتە ڕوو. لە ڕۆژانی 23 و 24 و 25 تەموز لە خواکۆرک و دەجار گارە 8 جار زاب 5 جار قەندیل 2 جار بەگشتی ئەو ناوچانە 25 جار بە فڕۆکەی جەنگی بردومان کراون. هەروەها بە هەلیکۆپتەر ناوچەکانی زاب بردومان کراون. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە موستەفا قەرەس و ئاماژەی بەوە داوە دەوڵەتی تورک لەسەر گۆشەگیری مامەڵە و سەودا دەکات و وتی ئەمە نیشانیدەری ئەوەیە دەوڵەتی تورک تەنگاو بووە و زۆرتریش تەنگاوی دەکەین. وتیشی پێویستە هەمومان لە دژی داگیرکاری و خیانەت بوەستینەوە. اندام کنسای ریوبرا کەجێکی موستەفا قەرەس و بوو میوان بەرنامەیە تایبەتە تەلەڤیزیۆنا مەدیا هەبەر. مصطفى قارس و پرگرا تجدید روشا قط آگاهی نگرتنه یا لسر ریبرا پو به برفرهی نرخاند. اشارت به گف و شانتاج دولت ترجی کرو گد. دم آگاهی گف و شانتاج لسر ریبرا پو گهشت ما امپر هرس بون. به وگف جاره کدن اشکره بو که دولت ترک ریبرا پو تفگر ما ناس نکریه. جاره کدن در کتولیک و دولت ترک دولتک گف و شانتاجیه. یعنی دخوازن لسر ریبرتیه ده شانتاج لتفگره او گل بکن. مصطفى قارس و دازانین که برای شانتاج جاره کدن اشکره ده بکو دولت ترک تقانون و یاسایان ناس ناکه. دولت بیشه امدکارن هفدیتنا به مالبات و پارزران را بیلن لیدوه افتشت بین کرن. یعنی اف به اشکره تیواته یا امی هفدیتن نهیلن اف اطرافه. اره او داخوازین خواه رز دکن لی او جدیزانن که وی تفگر تشتین دخوازه نکه. دما مگوت تفگر اما ناس نکن لی حتی راده گیجی ناس دکن. دما داخوازین خواه دبیشن او جدیزانن وی تفگر اما وان داخوازین به اخلاق قبول نکه.
جخوا شانتاج آوان جالی تفکر آمه و هات رد کرن. شانتاج تکرین دوار دولت ترک تقابلی کیجان راستیه دکه. مصطفی قاراسو روش دولت ترک جی به رنگی نرخاندن. چما تکلیف که او صادقن چما به شانتاج دکن اف گرینگه. اف نشان داده که دولت ترکیه نوات انگاسی ختمیه. و کسی پیتی و سازی نوکه و گوچاوا ختمینه دولت ترک جی ختمیه. لو ما به شانتاج دکن. اندام کنسای ریوبر که که مصطفی قاراسو بالکشان سر پنگا و آزادی یا جهانی جیو گد کار می اساسی مزن کرنا پنگا و جبو آزادی فیزیکی یا ریبرا پویه. همه پنگا و مزن بکن آرمان جنوی جی پک بینن. برسه به هری خورد او دجیه تایال دجی شانتاج و گفان پیکانین آزادی فیزیکی یا ریبرا پویه. جبو ما آزادی ریبرا پو آزادی گل کرد همان تکوشینه. جبو و آرمانجه ام تکوشینه بسر بخن. بە پێی زانیاریەکان کەمێک پێش ئێستا فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بە چڕی سنووری برادۆستی سەر بە پارێزگای هەولێریان بردومان کردووە. هەروەها تا ئێستاش زیانە گیانی و مادیەکانی بردومانەکەی دەوڵەتی تورک بۆ سەر سنووری برادۆست نەزانراوە. ئەوە لە کاتێکدایە بەیانی ئەمڕۆ دەوڵەتی تورک سنووری برادۆستی بردومان کردبوو بەهۆیەوە ئاگرێکی فراوان لە سنوورەکە کەوتبووە و زیانێکی زۆر بە دانیشتوانی ناوچەکە گەیشت بوو. جێ ئاماژەیە لە لەشکرکێشیەکەی نوێدا دەوڵەتی داگیرکەری تورک ماوەی زیاتر لە مانگێکە هەزاران سەرباز و سەدان تانکی هێناوەتە سنووری دهۆک و هێرش و داگیرکاریەکانی بۆ سەر ناوچە نیشتە جێبوون و گوندەکان زیاتر کردووە. لە بەرامبەر داگیرکاریەکانی دەوڵەتی تورک حکوومەتی ماوە بە سەرچۆیی هەرێم هیچ هەڵویستێکی نەبووە و تا ئێستا و حکوومەتی عێراقیش بە هەمان شێوەی حکوومەتی هەرێم بێدەنگە و هیچ هەڵوێستێکی کردداری نەدرکاندووە. سناتۆری فەڕەنسی پاسکال ساڤۆلدیلی جەخت دەکاتەوە دەبێت لەسەر ئاستی ئەوروپا و ئازادی بەڕێز ئۆجەلان هەنگاو بنین. ساڤۆلدیلی دەڵێت داوام لە زۆرێک لە پارلەمانتاران و سناتۆرەکانی تر کردو هەمان ڕێباز نیشان بدەن دەبێت وەڵامێک لە چوارچێوەی ڕێککەوتنەکانی ئەنجومەنی ئەوروپا بەدەست بهێنین بە پێی پەیماننامەی ئەوروپی بۆ مافەکانی مرۆڤ کە تورکیا قبولی کردووە. تورکیا پابەندە بە ڕێزگرتن لە ڕێککەوتنەکە. پێویستە تورکیا ناچار بکەین پابەندی میکانیزمی ئەوروپی و نێودەوڵەتی بێت. هەروەها سناتۆری فەڕەنسی ئاماژی بەوە داوە کە وەڵامم وەرنەگرتووە. من وەک سناتۆرێکی کۆماری فەڕەنسا چاوەڕێی وەڵامەکەیان هەرچەیەک بێت دەبێت وەڵامێکم دەست بکەوێت. دەوڵەتێک نابێت لە پەرلەمانتاری وڵاتێکی تر بترسێت. هیچ مەترسیەکی نییە کە ئەندام پەرلەمانێک لە دۆخی زیندانیەک ئاگادار بکرێتەوە کە دەچێتە سەردانیان لە زینداندا. هەروەها ئەو سناتۆرە فەڕەنساوی ڕایگەاندووە یەکێک لەو هۆکارانەی کە پێویستە سەرنجمان لەسەر دۆخی بەڕێز ئۆجەلان بێت ئەوەیە کە چارەسەر نەدۆزراوەتەوە. کەس ناتوانێت بەڕێز ئۆجەلان بە کارکتەری تێرۆریستی بزانێت. ئەمەش بە مانای نابەر پرسیارەتی دێت. لە سەردەمێکدا ماندێلا بە تێرۆریست ناودەبرا بەڵام لە ئاکامدا خەڵاتی نوبێلی ئاشتی بەدەستهێنا. بەڕێز ئۆجەلان زیندانیکی سیاسی و پێشتر ڕۆڵی نێوەندگیری وەرگرتووە. تەنانەت دەستی بە دانوستاندنەکانی ئاشتی کردووە. ئەو کەسەی بێوێت بتوێژی ئاشتی ئەنجام بدات و داوای ئاگر بەس بکات و شەڕ ڕابگرێت چۆن بە تێرۆریست ناوی دەبن. وەک پێشتر وتم تورکیا وڵاتێکە کە پەیماننامەی ئەوروپای بۆ مافەکانی مرۆڤ واژۆ کردووە. دەبێت مەرجەکانی گرێبەستەکەش جێبەجێ بکات. کاتێک ئۆپۆزیسیۆن لە وڵاتێکدا دەگیرێت و فڕێ دەدرێتە زیندان کێ دەتوانێت باسی دیموکراسی لەو وڵاتە بکات. بەڕای من ئەردوغان و زۆرینەی کاربەدەستانی تورکیا پەنکۆڵیکردن لە داواکاریەکانی کورد دەیانەوێت ئۆپۆزیسیۆن لەناو ببن. ئەمە جۆرێکە لە تیرۆر. سناتۆری فەڕەنسی هەروەها سەبارەت بە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ کێشەی کورد ڕایگەیان بەڕێز ئۆجەلان ئیرادەی خۆی و ڕۆحی خەباتی خۆی بۆ چارەسەری سیاسی سەلماندووە. بەداخەوە بێدەنگراوە بۆیە پێویستە ئازاد بکرێت و دەوڵەتی تورکیا لە چی دەترسێت بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان. لە ١٠١مین ساڵوەگەری پەیمانی لۆزاندا پارت و ڕێکخراوە سیاسیەکانی هەر چوار پارتی کوردستان لە دژی ئەو پەیمانەی بەهۆیەوە خاکی کوردان جارێکی دیکە پارچەکرا خۆپیشاندان دەکەن. ئەم خۆپیشاندانە جەماوەریە کە لە ئەوروپا بەڕێوە دەچێت هاوکاتە لەگەڵ هێرش و داگیرکاریەکانی ڕژیمی تورکیا لە باشووری کوردستان و بردومانی ڕۆژانی
ڕۆژانی ئەو ڕژیمە لە دژی هەرێمە خۆبەڕێوەبەریەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش بەپێی ئەو ڕاگەیاندراوەی لەو بارەیەوە بڵاو کراوەتەوە خۆپیشاندانەکە سبەی شەممە 27 تەمووز لە شاری لۆزانی سوئیسرا بەڕێوە دەچێت پێشگە لە پارتی دیموکراتی کوردستانی عێراق پەدەکە و حیزب و لایەنەکانی نزیک لە پەدەکە زۆربەی پارت و لایەنە سیاسیەکانی هەر چوار پارتی کوردستان بەشداری ئەم خۆپیشاندانانە دەکەن. جەنگاوەرانی ئۆلاش ئادالی هەدەبەهە ڕایانگەیان لە دژی ئۆپەراسیۆنە داگیرکاریەکان لە باشووری کوردستان لە گەبزە کارگەیەکی ڕیسایکلیان سەر بە فاشیستان سوتاندووە. هەروەها جەنگاوەرانی هەبەدەهە ڕایانگەیاندووە کە ئەم چالاکیە وەک وڵامێک بۆ ئۆپەراسیۆنە سەربازیەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان ئەنجام درراوە. ئاماژەش بۆ کراوە کە لە چالاکیەکەدا زیانی زۆر بە کارگەکە کەوتووە. لە ڕاگەیاندراوەکە داهاتووە وەک ئەندامانی شۆڕشی یەکگرتووی گەلان لە هەموو بوارێکەوە دژی فاشیزم تێکۆشان دەکەین و دەبینە ترسی شەوانەی فاشیزم گەریلاکانمان لە شاخ، جەنگاوەرەکانمان لە شارەکان و هەواڵانمان لە زیندان دژی فاشیزم لە تێکۆشاندان. ئێمە وەک جەنگاوەرانی هەبەدەهە بانگەوازی لە هەموو گەلەکەمان دەکەین خۆیان لە ڕیزەکانی شۆڕشی یەکگرتوودا بەڕێک خستن بکەن، لێپرسینەوە لە فاشیزم بکەن، وەرن با دژی فاشیزم لە ناو ڕیزەکانی هەبەدەها سەمای ئازادی بگەڕێن. هەروەها لە ئۆپەراسیۆنێکی دیکەدا جەنگاوەرانی ئازادی کوردستان ماک ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان لە 23 تەمووز جەنگاوەرانمان لە گەڕێکی ئورمان لە گەڤەر لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک چالاکیان ئەنجامداوە. ماک ڕایگەیان لە نێوان پۆلیسی داگیرکەر و جەنگاوەرەکانماندا بۆ ماوەیەکی درێژ شەڕ ڕوویداوە. جەنگاوەرەکانمان بە تەقەمەنی دروستکرا و کۆکتێل مۆلۆتۆف داگیرکەرانیان کردە ئامانج. هەروەها جەنگاوەرانمان دروشمیان هەڵدا و داوایان لەگەلەکەمان کرد ژی هێرشە داگیرکاریەکان بوەستنەوە. شەڕەکە تا درەنگانی شەو بەردەوام بوو. دواتر جەنگاوەرەکانمان چالاکیان دوایی پێهێنا. هەروەها ماک ڕایگەیاندووە ئەم چالاکیانە وەک وڵامێک بۆ هێرش و گوشارە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ئەنجام دراون و وتی ڕۆژی شکاندنی گۆشەگیری سەر ئیمراڵی و ئازادکردنی ڕێبەراپۆیە. سەرچاوەیەکی تایبەت ڕایگەیان پاراستنی پەدەکە و دەستگای سیخوڕی دەوڵەتی تورک لەگەلی قەنتارا لە کۆمەڵگەی باگیرای شارۆچکەی زاویتە و لەسەر ڕێگای نێوان لەسەر ڕێگای ناوەندی پارێزگای دهۆک و شارۆچکەی ئامێدی بازگەیەکی ئەمنی نوێیان داناوە. دەشڵێت بازگەکە بە ناوی ئاسایشەوە دانراوە بەڵام لە بنەڕەتدا لە چوارچێوەی کاری هاوبەشی نێوان پاراستنی پەدەکە و دەستگای سیخۆڕی دەوڵەتی تورک دانراوە. هەروەها باز لەوەش کراوە شێوازی پشکنین لە بازگەکە بە جۆرێکە لێ پێچینەوە لە هاوڵاتیان بکرێت لەسەر سنووری نێوان دوو وڵاتدا. لە کاتێکدا هاوڵاتیان لە ناوچەیەکی پارێزگای دوهۆکەوە دەڕۆن بۆ ناوچەیەکی دیکە ئاماژە بەوەش دراوە کۆمپیوتەری داتا ئەمنیەکان لەم بازگەیەدا ناوی تیرۆریست و بکوژ و تاوانبارانی تێدا نیە بەڵکو داتای شۆڕشگێڕ و چالاکوان و نیشتمان پەروەرانی کوردی تێدایە کە لەلایەن دەستگای سیخۆڕی دەوڵەتی تورکەوە داواکراون. هەروەها دەوترێت لەوێدا بەمەبەست دەست بەسەر کەلوپەلو خۆراکی هاوڵاتیانی بێچەکدا دەگرن بۆ ئەوەی پێداویستیەکان نەگاتە هێزەکانی گەریلا. ئەمەش ئەو میکانیزمەیە کە میکانیزمی ڕژیمی بەعسمان لەبیر دەخاتەوە کە ڕۆژانی خەباتی چەکداری بۆ ڕێگیریکردن لە گەیشتنی پێداویستی بە پێشمەرگە بەکاریان هێنا بوو. بەوتەی چاودێران ئەم بازگە نوێیە لە دهۆک پرسیار و مشتومڕی زۆری لەسەر ئامانجە ڕاستەقینەکانی دەوڵەتی تورک لە هاتنە ناو هەرێمی کوردستان دەوروژێنێت. بەو پێی هەنگاوێکی ئاشکرایە بۆ بە ئامانجگرتنی چالاکوانان و شۆڕژگێرانی کورد. سێهەمین کۆنفرانسی ژنانی عێراق کە تەفگەری ئازادی ژنانی زەدی تاج و دەستگای ژنانی عێراق بە بەشداری تێدا سازیان کردبوو لە بەغدای پایتەختی عێراق بەڕێوەچوو دوێنێ بە کۆتایی هات. کنفرانسا سیمین یا جنین عراقی کجالی تفگر آزادی جنین ازدی تاجه و وقفا جنین عراقی تفلی بون لپایتخت عراق بخدای هات پیکانین و دوه به انجامنامه که بداوی بو. بردف که دیپلوماسی تفگر آزادی جنین ازدی سوهام شنگالی انجامنامه خواند و گفت دیرو که مروایی ده به هزاران سالان جبر ذهنیت باوک سالاری لسر تفاهی چاند اول باورین جواکان و نتوین وکا ایزیدی کردین فیلی کاکایی عرب و مسیحی کمکجیات نکرن
ایروژی دولت ترکیه جواکان دکه و ام ایریشن دولت ترکیه سر شنگال و تواهی عراقی شرمزار دکن. دولت ترک دخوازه تشت کوچت اندایشی نیفشو هشتیه تمام بکه. اما که جن بگشتی جواک به پرسکریکن جدی و پرگران را روبرونه. ریا چرسری همو پرسکریکان پیکانین پارادیگمای نتوای دموکراتیک و فلسفه جن جیان آزادیه. جبونا تواهی پرسکریکن که گلن عراق دالی سیاسی جواکی آبورو چاندی ده جیان دکن بین درباس کرن. جیانک وکف آزاد و دموکراتیک پیش بکه و نتوای دموکراتیک یکانه ریا چرسریه. مده کنفرانس ده رول و پیشنگی جن ده چارەسەر کرنه همو پرسکریکن جواکی لسر خاک عراق ده نقاش کرد. امه برخستن و تکوشین خواه هفبش پیشی هر جور شیدتا لسر جنه و خرکرنا جنه بگرن. سوهام شنگالی هری داوی ده خالین وکه بریار ریس کرن و گد کنفرانس فرمان 3/8/2014 یا لسر جواک یزیدی وک جنوسید ناستکه. دوی چته این دایشه و هفکار انوان ورن دارزاندن. جبو دیتن و رزگار کرنا زاروک و جنین دست چته این دایشه ده به تایبتی دولت عراق دوی بکوه نوالف و تفگره. ام داخواز حکومت عراق هزی نونتوی دکن که قاده هوایی شنگالی دمل دست جه دولت ترک را بگرتن. دوی جواکا یزدی ین در و مانه وگرن شنگالی و دوی تو هزک وگر روان آستنگ نکه. ام بانک جن جواک و همو آلین آلیگری دموکراسی و مافین مروفان دکن که پشکری بدن ریوبری خواسته شنگالی. ام بانک لدستلاتاری عراق دکن که لگوری دستورنامه عراق ریوبری خواسته شنگالی بفرمی ناسبکه. ئەمە جەمیل سەرۆکی تیمی ڕۆژنامەوانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیاندووە وردبینی کۆمسیۆن لە دۆسیەی کاندیداکان تەواو بوو هەفتەی داهاتوو ناوەکان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەکانیان ئاماژەی بۆشداوە ناوی کاندیداکان ئاڕاستەی هەردوو وەزارەتی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان دەستەکانی دەستپاکی هەردوولا دەکرێت تاوەکو دڵنیا ببنەوە کە دۆسیەی تاوان و گەندەڵیان لەسەر نییە و تیشی دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا ئەو لایەنانە وەڵاممان بدەنەوە چونکە لە نێوان 10 بۆ 15 ئاب تیر و پشک بۆ ژمارەی کاندیداکان و لیستەکان دەکرێت بەپێی ئەو وادەیەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری کردووە ڕۆژی 20 تشرینی یەکەمی ساڵ 2024 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. سایر مەخیف ئەندامی پەرلەمانی عێراق سەبارەت بە مەترسی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە هەرێمی کوردستان و بێدەنگی حکوومەتی عێراق بۆ میدیا ناوخۆیەکان دەدوێت. سایر مەخیف ڕایگەیاند تورکیا لە مانگی حوزەیرانی ڕابردووەوە دەستی بە هێرشی داگیرکاری لە سنووری پارێزگای دهۆ کردووە کە گەورەترین هێرشە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. هەروەها تورکیا بەردەوامە لە بردومانکردن و دانانی سەربازگە لە ناوچەکە ئەمەش بۆتە هۆی ئاوارەبوونی سەدان خێزان و زیانگەیاندن بە دەیان گوندی ناوچەکە. ئاماژە بەوەش کراوە لەشکرکشی تورکیا بۆ هەر شوێنێکی عێراق جێگای نیگەرانیە. ترسیشمان هەیە کە ببێتە سەرەتای داگیرکردنی ناوچەیەکی بەرفراوان لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕێککەوتنێکی سیاسی شاراوە لەگەڵ هەندێک لایەن. هەروەها مەخیف دەڵێت داگیرکردنی ناوچەکانی هەرێم و عێراق و دامەزراندنی بنکەی سەربازی و ئاوارەکردنی خەڵکی گوندەکان هێڵی سوورە چونکە ئەوە پێشلکردنی سەروەری وڵاتەکەمانە و قبولی ناکەین. جەختیشی کردەوە ئەوەی تورکیا دەیکات دامەزراندنی سێگۆشیەکی مەترسیدارە لە هەرێمی کوردستان و عێراق کە خەڵکی سنووری پارێزگای دهۆک باجەکەی دەدەن. پێویستە هەموو ڕێو شوێنێک بگیرێتە بەر بۆ پاراستنی زەوی و زار و خەڵکو و ڕێگریکردن لەو ناوچانە بە بیانووی شەڕکردن ببنە گۆڕەپانی ململانەی ناوچەی و نێودەوڵەتی. ئەوەشی خستە ڕوو بێدەنگی بەغدا وای لە ئەنقەرە کردووە بەردەوام بێت لە هێرشە سەربازیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان. علی دانش هاوڵاتی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دانانی بارمتەی 2 میلیارد تمەنی بە شێوەیەکی کاتی و تا کۆتایی هاتنی پرۆسەی دادگا لە زیندانی ئەم شارە ئازاد کراوە. هێشتا لە تۆمەتەکانی دژی ناوبرا و زانیاریەک لە بەردەستان نییە. شایانی باسە علی دانش هاوڵاتی شاری مەهاباد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەبێ بڕیاری دادگا لە ماڵەکەیدا دەست بەسەر کرابوو بۆ زیندانی ئیدارەی ئیتلاعاتی ورمێ گوازرابووەوە. ناوبراو بە تەواوبوونی پرۆسەی لێکۆڵینەوە بۆ زیندانی مەهاباد گوازرایەوە.
جو بایدن سەرۆکی ئەمریکا و بنیامین نەتانیاهو سەرۆک وەزیرانی ئیسرائیل لە کۆشکی سپی کۆبوونەوە. کۆشکی سپی ڕایگەیاند بایدن فشاری لە نەتانیاهو کردووە جەنگ لە غەزە ڕابگیرێت و دیل و بارمتەکان ئازاد بکرێن. هەروەها لەبارەی بەکارهێنانی بۆمبی مەودافراوان لەلایەن ئیسرائیلەوە لە غەزە گفتوگۆی لەگەڵ سەرۆک وەزیرانی ئیسرائیلدا کردووە. لەو بارەیەوە جۆن کێربی ڕێکخەری ئاسایشی نەتەوەی ئەمریکا ڕایگەیاند کاتیەوە هاتووە جەنگ لە غەزە ڕابگیرێت و سەرۆک بایدن لەو پێناوەدا فشار لە نەتانیاهو دەکات و تیشی دەبێت ئیسرائیل و حەماس سازش بکەن لە پێناو گەیشتن بە ڕێککەوتن دەبێت جەنگ لە غەزە ڕابگیرێت و لە پێناو بەدیهێنانی ئەمەدا بایدن لەگەڵ نەتانیاهو گفتوگۆ دەکات. لەلایەکی تریشەوە کامیلا هەریس جێگیری سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند لە کۆبوونەوەدایە لەگەڵ نەتانیاهو گفتوگۆی ڕاستگۆیانە و بنیادنەری کردووە و جەختی کردوێتەوە بە نەتانیاهوی کوتووە کاتی کۆتایی هێنان بە شەڕی غەزە هاتووە. کۆبوونەوەی کامیلا هەریس و بنیامین نەتانیاهو لە واشنگتن لە کاتێکدایە لە ئەگەری بردنەوەی کامیلا هەریس بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا ئەو کەسی یەکەمی ئەو وڵاتە دەبێت کە ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ نەتانیاهو شەڕی غەزە و گۆڕانکاریەکان دەکات. سەرۆکی دەستەی بەڕێوەبەری کۆمپانیای شەمەندەفەری فەڕەنسی ڕایگەیاند ئەمڕۆ هێرشێکی بەرفراوان کراوەتە سەر تۆڕی شەمەندەفەری خێراکانی فەڕەنسا و لە ئەنجامدا هاتوچووی شەمەندەفەرەکان ڕاگیراون. ئەوەش کاریگەری لەسەر هاتوچووی 800,000 سەرنشین هەبووە. هێرشەکان لە کاتێکدایە مەراسیمی یاریە ئۆلۆمپیکەکان لە پاریس دەستی پێکردووە. بۆ ئەو مەبەستەش بە هەزاران هاوڵاتی و دەیان سەرکردەی جیهان سەردانی فەڕەنسایان کردووە و فشارێکی زۆر لەسەر حکوومەتی ئەو وڵاتە دروست بووە. جێگای ئاماژەیە هەر لەو چوارچێوەشدا چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن چەند کەسێکەوە هێرشکرایە سەر تیمی پاسکیل سوارانی ئوسترالیا کە بۆ بەشداریکردن لە یاریە ئۆلۆمپیکیەکان سەردانی فەڕەنسایان کردبوو. دوایین هەواڵتان پێشکەش دەکەین ڕۆژنامەی تایمزی بریتانیا سەبارەت بە بەرهەمهێنانی موشکێکی نوێ لەلایەن بریتانیاوە بە مەبەستی لە ناوبردننی چەکە ئەتۆمیەکانی رووسیا زانیاری نوێ دەخاتە ڕوو. ڕۆژنامەکە بڵاوی کردوێتەوە وڵاتەکەمان بەنیازی بەرهەمهێنانی موشکێکە کە مەودای 3200 کیلومتر دەربڕێت. ئەوەش بە مەبەستی لە ناوبردننی چەکە ئەتۆمیەکانی رووسیای ئاماژە بەوش کراوە بریتانیا دەتوانێت ئەو موشکانە بە هاوکاری لەگەڵ ئەڵمانیا پەرە پێ بدات. بۆ ئەو مەبەستەش جۆن هیلی وەزیری بەرگری بەریتانیا لە میانی سەردانەکەی هەفتەی ڕابردوویدا بۆ بەرلین تاوتوێی ئەو پرۆژەیەی لەگەڵ بەرپرسانی ئەڵمانیا کردووە. دەشڵێت پێشبینی دەکرێت ئەو موشکانە لە ئەڵمانیا جێگیر بکرێن. ئەمە لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 2 ساڵە رووسیا لە شەڕێکی فراوانە لەگەڵ ئۆکراینیا. وڵاتانی ئوروپاش فشارێکی زۆر لەسەر رووسیا دەکەن بۆ ئەوەی ئەو جەنگە ڕابگیرێت. بەڵام مۆسکۆ لە وەڵامدا دەڵێت ئەگەر فشارەکانی سەریان زۆر توند بکرێتەوە پەنادەبەنە بەکارهێنانی چەکی ئەتۆمی. هەواڵەکانمان پێشکەش کردن. هەر شاد بن.